وەکو کوڕێکی شەهید کە خۆم لە ناو وەرزشکارانم بە باشم زانی یاریەک لەگەڵ تیپێکی وەرزشی کەلارە ڕێک بخەم ئامانجمان هەم خزمەتکردن بە وەرزشەکە بێ و هەم یادکردنەوەی بە بۆ گەنجانەی کە لە سایەی خوێنی شەهیدانە ئێمە توانین خزمەت بە وەرزشکارانیش بکەین. هاوڕێیەکی هەمیشەی شەهید داوامان لە لایەنە سیاسیەکان هەیە ئەم یادانە بکەنە مناسبەیەک بۆ یەکگرتنەوە و بۆ خەباتکردن لە پێناوی بەدیهێنانی ئاواتی ملەتەکەمان وە چیتر کەسوکاری شەهیدان و ڕۆڵەی شەهیدان فرامۆژ نەکرێ بەڵکو ئەوانە پێشڕە و لە هەموو کێشە و مەشاکلەکانیان بکۆڵنەوە و وایش بکرێکە کەسوکاری شەهیدان پێشڕە و قدوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بن.